برام لەوێن دەرا وە کالەشم بۆ کردیا ئەو دێگری بەستەکە لە کردەکە باشە؟ تەواو زۆر باشە. ئەی تۆ چۆنی؟ ئێستا باشتری کاک بارۆز؟ وەڵڵاهی برام زۆر خراپم. ڕۆژ لە ڕۆژ ئازارم زیاتر دەبیتم. نازانم سرم قڕز بۆ سرم. ئەی باشە کاک بارۆز دکتۆرەکەی ئوردن چی وت؟ وەڵڵا برام هەندێک حەبیدامی و بەڕێی کردم. برە دوو نێش چوومە دکتۆرشکە ئەو گوتیان هیچم نییە. نازانم ئەو سەریێشەیە چیە گرتمیتی سرم وەختە بتەقی. ئینشەڵا باشە بی کاک بارۆزگیان. بۆ مەسەلەی گرێبەستەکەش پەلە ناکەم کاکە تا تۆ چاکە بیتەوە باشە؟ زۆر سپاس مەمنونتم سپاس خواحافیز. دەی خواحافیز برام. بهروز کاک ئازادی برات لە پێش دەرکە ڕاوەستە هەستە باوڕێم بۆ دکتۆر. کچێ دەبەسە جەمیلە ئەنگو لەگەر ئازادی ئەدی ئەمتان ڕەوانی هیندستان نەکرد ڕەوانی مایلیزیان نەکرد ئەدی ئەم نەچوومە مسریش ئیستیفادەم کرد. دەڵێن ئەو دکتۆرە فەرقی هەیە دەڵێن ئەو دکتۆرە باشە هەستا سێوانیە وەڵڵا من عیلازم نییە سرم وەختە بتەقی ئەی هاوار. سلام علیکم. علیکم السلام بەخێر. سلام برام دەوەرە برام سرم تەقی برام. هەستە درەنگە دەی دکتۆرەکە چاوەڕێمان دەکە هەستە بارۆز دەی. کورە برام ئەدی عاد سەد دکتۆرتان بە من نەکرد ئێستا دکتۆرن مایە من اسمەکەنی. ڕاستە بەس دەڵێن ئەو دکتۆرە گەلە باشە دەهەست دەی ئەوش تەجربە دەکەی دەهەست دەی کوڕە. بەهروز گیان تخوا هەستە باوڕێن هەستە. کورە ئەدی ئەمتان نەبردەکەن دکتۆری عەرەب و تورک و فارس و هیچ نەما بە من هەستە نەکەن. بەکو نەجاتت دەبی دەڵێن ئەو دکتۆرە چ گەلە باشەوەش پێم گوتی. هەستە سەلامت ناوی خوای بینە دەی درەنگە. وەڵڵا عیلازم نییە. هەستە وەرە دەی وەرە. وەرە. آرامتني براكم آرامتني ولا لا حول ولا قوة إلا بالله. فرموا. يا الله السلام عليكم. السلام ورحمة الله. ولا ماشي دكتور؟ وخير بين. استاكد ماما. والله دكتور أو فحص كان أو أشعة كش درس. يتماشى شكل إن شاء الله. إن شاء الله إجازة لك ما بعرفوني. زۆر خراپم دکتۆر. خراپي. مێشکم تەقی. آرامت هبي براكم آرامت هبي. ئای خوای تۆ ئەستەغفیرڵڵاه. ئەو دەچە بۆ خوددا لە بۆ من هات. ئای ئای ئای. ئوف. سەرم تەقی برام. آرامت هبي. کورە دەتوەرە و سەرەی من لێکەوە با ئیسراحەت کەم. والله رازقي بس آرامت هبي. هەموو نەخۆشیێک دەرمانی باروس. دکتۆر گیان جوابی فەحسەکان چێدە پێمان بڵێ. يك دقة لازم مساعدة بكبان في زكي تام بيدر ميستا. ماما. بلى دكتور. بەپێی نەتیجەی مختبەرات و سۆنەر و ئەشعە و هەموو فحوساتەکانتان بەڕاستی نەخۆشەکەتان هیچ کێشەیەکی تەندروستی نییە. تۆ بەڕاستیتە ها؟ بەڵێ. کورە دکتۆر کوشێشم نییە. کورە مێشکم تەقی ئەی هەوا. دکتۆر ئەو ژیانی نەمایە. بڕوات هەبیتن دکتۆر نەما لەو شاری ئەمە نەیبێنەکەنی. هەمیان گوتیان عیلاجی وەی لە کن زرافتە. ماما بەخێر بن بەڵام ئێمە عیلاج بەڕاستی ئەوە نەتیجەی فحسەکان هەموو یەک نەتیجەی داوە لە هەموو مختبەرەکان لە چەند مختبەرکە کردوتانە یەک نەتیجەی داوە من ناتوانم هیچ عیلاجێکی دکتۆر با لێت نەشاکەوە ئەو برایان الحەمدوللا وەزعی مادی زۆر باشە. والله ئەگە عیلاجی لە ئەوروپا هەیە ئامادەم لە سبەی ڕێڕا زووتر نییە لێی بەم. بەس پێمان بڵێ عیلاجی وێ لە چی هەیە؟ دکتۆر گیان هەرچەندە پارەشت پێویستە پێت دەدەین تەنها چارەسەرێکی هەبێت. ئەخر مەسەلەکە پارە نییە کە تو نەتیجەی فحسەکانت باکە نەخۆشەکەت هیچ کێشەیەکی تەندروستی نییە یعنی بەبەلاش بۆ دەیبێ پارەی لێ خەرج دەکەن پێناگەم. ئەی چی بکەین بەڕای تۆ چی؟ والله جەمیلە ون باب پێ باشە. مادەمە عیلاجی لەکن دکتۆرەکان نییە ئەم دەرێم دێ بە مەکن مەلایەکی ئاینی با هەندێک دوعای لەسەرکە بەڵکو چادەبتەوە. کورە برام هەموو دکتۆرەکان ئەوها دەرێن. کورەم کوونە خۆش نیمە وەڵڵا ئەم سەرم تەقی. بارۆز براکەم زانم چت پێ دەرێم برێ وایە دەهەستە باوە. کورە خۆبرەم ئەم درۆتان لەگە ناکەم وەڵڵا نەخۆشمە من. براکەم ئەوە تە تەقریرەکان ئەشعەکان هەموو دەڵێت و سەلامەتی باشە دکتۆر.
مالت ئاوابی بەخێر بن سەلامەتیە ئینشاءالله هەستە بارێزی گرام هەستە ئینشاءالله باش دەبێت ئینشاءالله دەستەکانت پێش چاوەکەم بەخێر خواحافیز تەرچاو خۆدان بڕۆ تێپەڕە بڕۆ زەمینە دەیە توش یاخۆ بەخێر بن مالت ئاوابی مامۆستا مامۆستا خدا عەفوت بکە یا ڕەبی. ڕەبی خدا خدای هەموو کەسەکە الحەمدولله وایە. بەڕاستی نابی کەسێک ببیتە وەسیلە لە نێوانی خوا و عەبد زۆر ڕاستە هەمومان عەبدین وایە ئەمیش عەبدێکی بەسیتم بێتە سەڵاتم ڕاستە تکایە کە دوعات کرد بە خۆت دوعای بکە و بە خۆشت لە خوای گەورە بپارێەوە مامۆستا خدا سەلامت کە ئەو قسانەی ئەتوکەدێکی هەمووی ڕاستە لەسەر سەر و سەرچاوی خۆمانی دادەنی بەس ئەمە لۆی نەهاتینە تو دوعای لۆ بکەی ئەمە لۆی هاتینە قورئانی لەسەر براکەم بخینی بۆکو ئەو خوێندنی قورئانی دەبتا هۆکارێک دەبتا عیلاجێک دەبتا شیفایەک لە بۆ ئەو برایە ئامەنتو بالله بەڵام ئەگە پرسیارش بکەم عاجز نابن مامۆستا ئەتو هەر پرسیارێکی بکەی بە چاوان خوای ڕازی بیا ڕەبی ئەنگۆ خوێندەوەرەکان هەیە واللهی بەڵێ هەیتمان کونیتمان مامۆستا بەداخەوە حەیف خوێندەوارتان هەیە نازان قورئانی بخوێنەوە مامۆستا مرۆڤی وەک ئێمەمانان ئیمانمان ئەوەندە زەعیفە بەس لە کاتی لێ قەومانە قورئان و خوامان بەبیر دێتەوە بەداخەوە خوا هدایەتاندا یا ڕەبی پێشتر خێر و خێراتێکی زۆرمان لۆ کردبوو بەڵام بێسوود بوو ڕۆژ بە ڕۆژ بەهرۆز ئازاری زیاتر دەبوو ئێستا لای ئەو مامۆستا بەڕێزەی بزانین چ ڕێگایەکی باشمان پیشان دەدات لە کۆتاییدا مامۆستا ڕازی بوو قورئانی پیرۆزی بەسەردا بخوێنێت لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين صدق الله العظيم يا عظيم يا خير درسي مامۆستا خوات زي خير ذاته مامۆستا إن شاء الله دكتور شفاعة إن شاء الله إن شاء الله آمين مامۆستا آمين إن شاء الله واش بابدا يا ربي سرم تقي أي باب الروح بەهروس هێشتا خەوەر نەکەوتووە کسی ئەو ژانە سەری لێ دەگەڕێیان بن و سرم تەقی ئەی هاوار یعنی هیچ باشتر نەبووی زۆر خراپم زۆر کچێ تەلەفۆنەکی لۆ ئازادی برام بکە بمگەینتە خەستەخانەی خەستەخانە چەند جار بتبینە خەستەخانە بوونیوە شەو خەستەخانە کوێ بێن کچێ خەوم لێ ناکەوی ئەو شۆ ئەی هاوار سرم تەقی ئیلازەکەم لێ بکەن ئاخ سرم دە تەلەفۆن بکە زوو تەلەفۆن بکە کچێ دە تەلەفۆن بکە ئێوە تەلەفۆن دەکەم کچی ئاخەتوو کچێ زووتر بکەم سرم تەقی سەر باشی کاگازات أي سلامت بي أي بهروس كوا بەهروس حاڵی زۆر خراپە ئەڵێ بمگەێنە تەواری إيه خوشكم إما أو هم دكتورة ما بيكر يعني أصلا تواري باش دبي بخوا هيس ما بيناكري بس من سيرم بشتك دي أو ردونكو باز نبو ديارة سرتاكان باش بوا ئەرێ وەڵا ئەوەلی تۆزێک باش بوو بەس دووبارەوە خۆی لێ هاتەوە خوشكم سبيلة تينوكن أو ما مستعيني باشكو إن شاء الله خوا شفاي بو بنيري ئیشاءالله ئیشاءالله سرم تەقی دێ باشە خوارد لەگەڵ ئەی هاوار کچێ سرم دەتەقیە من دێتن ئێستا نا وتی بەیانی دێم دی بمە لای مامۆستا ئاینیەکە کچێ بەیانی چ کچێ ئەمە سرم تەقی هەتا بەیانی ئەمن دەمرم خۆیان خۆیان شیفای پیاوەکەم بدا لێت دەپاڕێمەوە ئای خودایە خودایە شیفام بدەی خودایە یا ڕەبی نازانم ئەم چم کردیە خودایە ئەم ڕۆبوو بە سێمین جار مامۆستا قورئان بەسەریدا بخوێنێت بەڵام سەیرەکەی لەوەدا بوو هەر وەکو خۆی بوو تا لە کۆتا ڕۆژدا مامۆستا فەرمووی صدق الله العظيم سلام بيش كاكا جي بەێ
باڕون ماوانی پێتان بڵێم برایەکەت غەدرێکی گەورەی لە کەسێک کرد. غەدر؟ بەڵێ. مامۆستا غەدری چ؟ مامۆستا ئەم لە ژیانمدا مێروسانەکەم ئازیەت نەدایە. نا من وای بۆ دەچم کە ئەتوو غەدرێکی گەورەت لەسەر کردووە، تاوانێکی گەورەت کردووە. نا مامۆستا، پیاوەکەی من قەت زیانی بۆ هیچ کەسێک نەبووە. مامۆستا بەڕێز بڕاتە ئەوە برای خۆمە لە هەموو کەس زیاتر دەیناسم. هەتا ئەو دەقەیەوە لەگەت و دانیشتنە باوەڕ ناکەم ڕۆژێک کێشەی نە لە خۆی دروست کردبی نە لە لۆمە. کاکەجان بەڵێ ئەوە بەسەر ژیانی خۆی دابچیتەوە، تاوانەکەی ببینیتەوە، باچی بکاتەوە، ساک دەبیتەوە. مامۆستا بە قوربانت و تاوانی چی و هەڵەی چی هەستا برام هەستا بابڕۆن هەستا هەتا تاوانبارشی نەکردین هەستا بابڕۆن. ڕۆکتێ دڵت چ نەکاتن ئەوە سەرێشەکی بە خۆشی نازانێت قسان دەکاتن. واش فێردە ئینشاءالله. ئەو ماڵی دوو هەر ئاوەدان یا الله خۆ حافیظ یا الله دانیشە مامۆستا دانیشە. خواستانبی لا حول ولا قوة إلا بالله. خواه دادا خوش فێردە. سەرم وەرە باروز دانیشە وەرە. چۆ لە مڵات کەسم بێگانەمان لەکردە زەمینە بە خۆت دەزانی دکتۆری دنیامان هەوو پێکرد گوتیان عیلاجی لەکنەمان دیە. ئەوە بردمانە کرد مامۆستای ئاینیش مامۆستای ئاینیش سەری سۆڵمان گوتی دیارە ئەوە زەمیری مرتاح نییە. با بکە برایەکەم ڕاست و ڕاست پێمان بڵێ ئەتوو ڕۆژێک لە ڕۆژان غەدر لە کەس نەکردی ها؟ برام ئەتوو هاڵم ڕادەمینی ئەم کەی لێ پیاوی ئەومە غەدر لە کەس بکەم. بەهروزگیان باش فکر بکەوە بزانە لە زمانی گەنجایەتیت پارەی کەسم نەخوارد یا قەرزدارنی؟ نا شتیوانیە هیچ. راوە بە باشی فکرکەوە ڕەنگە بۆ زمانی تو خەڵکەت تووشی دەدەسەرێکی بووە بەڵایەکی بووە دەفکرکەوە بەهروز خۆ دڵزگارکەنەوە سای براکەم. کورە برام داخ بابم بە جوان تریشەوە ئەماویان پەروەردە کردیە. ڕاستەکەی خوایان پەروەردە کردین ڕۆژێک لە ڕۆژان قسەی خراپ لەسەر هیچ کەسێک نەکەی. ئێتە باشە قسەکانت تەواوە تەواو بەس فکرکەوە فکر بەخوای هەم کەشتەکەت هەبە خەیالی دادێ دەفکرکەوە دەی شتێکی هەموو خەیاڵیدان هەیە نازانم نا. دەی بەهروزگیان جوان بیر بکەوە بزانە هیچ شتێک نییە؟ هیچ شتیوانیە. بەهروز فکرکەوە براکەم دەی دەی با دەبیڵە دەی شتێک هەیە کەسێک هەیە دەبی بە زووترین کاتماری ببینینەوە. السلام عليكم. عليكم السلام. خوشكاكم انا مالي خزخانيا. بلى انا خدسخانه. رهيب بينا شوري. لو خير. والله اوي راسك بابتك يا دماني لبوتي باسم. بابتي تصير. لا توري ما مدبينا شوري همش تشي لساني. اخوك كاكنات وانا بتكمل شوري. لبلوه الخومك تكمل. الخير الخير دلعني. اخي تسبوا كاكا تسبوا. دباشا صح منو يطمي ولا مداخل كسك لنا او سيالدي ناسي عنا. شيوا. لا تولا ما ترسل. بما تشندر كاكا خلي ما تشندر. كسك لنا او سيالي بس دبي تماشكي داخل دي ناسي عنا. دور مشكلة.
تەماشەکە داخۆ ئەو پیاوەی دەناسییان نا ئەوە بوو ماڵم نوێران کرد ئەو نەفرەتێ بوو باشەنگودا هاتی دەرێ کاکەتستان لەم نەوێتن بەهرۆز ئەو ژنە باسی چنەکە چ لەو ژنەی کردیا خاتوو خێرت دەگاتە ڕێگەمان بە بابێنە ژوورێ هەموو شتەکە لۆ باس دەکەین خەدیس خان تخوا ئارام بەوە لە ناو کۆڵان هیچ ناوترێ ڕێگەمان بدە بینە ژوورەوە وازم لێبینن خوشکم وازم لێبینن ئەو مزریمەی لامن لە پێشتاوە لە ڕێی خوای من هیچی شەکم بەو مزریمەنێ بەس ڕێگەمان بدە 2 دەقە بینە ژوورەوە خۆی کاتە زۆر لێ ناگری زۆر باش ئەتوو بڕۆ ئەوان بێ منیش دێم وەرە باش دەستەکانت خۆش کچەکە بارۆس براکەم تا ئەو چیرۆکەمان لۆ بجێڕۆ دەی برام ئەو مەزرعی ئێستا کە ئەمن لە ناوی دەژیم 10 ساڵ پێش ئێستا بە خۆم دروستم کرد واو تەنها 5 دۆنم بوو 5 دۆنیش لە تەنیشتی بەتاڵ بوو بەڕاستی ئەم شتمڕم کەتە سەرێ گوتم با بیکڕمەوە هەم کۆشکەشی گەورەی لە ناو دروستکەم و هەمیش لە کۆر جیرانی ببمەوە وەڵای پرسیارم کرد گوتیان ئیژنەکە پیاوەکەی نەمایە وەڵا گەڕام دیتمەوە ئەو خەجیس خانمە دەرچوو بەڕاستی چوومە لای لێ بکڕم بەس نەیفرۆشت چەند جار چوومە لای بڕوا بکە چوومە لای تکام لێ کرد تکایە لۆ من باشە چکۆ لە تەنیشتە خۆمە پێم بفرۆشە هەر نەیفرۆشت بڕوا بکە برام بەخۆم چەند جار چوومە لای هاردەکەی پێ نەفرۆشتم جگە لە خۆم چەند جار خەلکی کەشم ڕەوانی لای کرد پارەی دوقاتشم دایە بەس پێی نەفرۆشتم داوەش باسکە کە پێم گوتی ئەمە نافرۆشم لۆ مستەقبەلی منداڵەکانمە چەند عالەمت ئەناردوو ئەو تەنارکاکە نافرۆشم ئاخیری زانیت گۆرانی کوڕم حەزی لە ئەوروپایە چوویە قەیوێت گرت چە قسەی باقوبری قدلۆ کرد و هەتاکو قەناعەتت پێینا گۆرانت لەمە هار کرد هەموو ڕۆژێ دەهاتەوە ماڵە شەڕی لەگەرەکردنە گۆ دەبێ و ئاردەی بفرۆشن کوڕم نافرۆشن بابی من نافرۆشن ئەمەیە زراعەتێکی لەسەر و ئاردەی بکەم بۆ مستەقبەلینگۆ هەتاکو وەت کرد بە پێش دەفتەری لە من دەستی بەردەرینە گۆران ئەمەی بەجێ هێشت و ڕۆیشتە ئەوروپا دەزانیت 1 دیناری لۆمە بەجێ نەهێشت ئەمە ئەوها هێشتینەوە ئەوجا ڕووم لە خوای کرد کەسم نەما ڕووم لە خوای کرد و دەستم بەرز کرد و گوتم خوا بارۆزە خێر لەو ئاردەی نەبینی لەو مەزرعەی نەبینی لامی ناخۆشتر 10 ساڵە گۆران نەهاتیتەوە ئەتوو بەو غەدرەی هەر ژیانی من تێک نەدا خانەوادەت هەموو لێک کردین شوبرا و براکارم گوتیان ئەگەر ڕازیبی بەوەی کە عادەکە بفرۆشرێتت حاژات لێکەی ئەوە تا ماڵەکی سارد و سڵ کەس هاتو چۆم ناکە لە هەمووی ناخۆشتر گۆران ساڵە 1 جارش تەلەفۆنم ئەگەر لۆ بکاتن ئای بارۆزی برام زغەدرەکی گەورەت لەو بێوەژنەی کردیە وەڵا برام ئەمن پارەم داینی بەخوای لێم کڕینە غەدرم لێ نەکردینە من هیچ جیاوازیەک نابینم لە نێوان کڕین و داگیرکردنی کاک بەهرۆز تو پیاوێکی دەستڕۆشتوو بوویت هەر ڕۆژە یەکێک تەنار دەست دەرمان تا ئەو عەرزە لەژێر دەستمان بەسە مێشکم نا
تۆ وات لە ئێمە کرد ئەوە تا براکەم ئێمەی بەجێهێشتووە. ئەم قەرەبووی هەموو شتێکتان لۆ دەکەمەوە. قەرەبوومانەکەیتەوە؟ قەرەبووی چی؟ دوایەوەی کە براکەم ئێمەی بەجێهێشت ئێستا لەوێ ژنێکی هێناوە کە کەس نازانێت چێشە. ژنی نایە؟ چێ نازانی چێ کورد زانی؟ دایکە من داکم نەزانم. تەلەفۆنی بۆ کردم وتی بە دایکم مەڵێ بۆیە پێم نەوتی. نازانی چێ کچم؟ با ئەزانم. دایە گۆران ژنێکی هێناوە. چێ ئەو ژنە کچم پێم بڵێ. ژنەکە دەبڵێ کچم بڵێ دەی. دایە ئەو ژنە کافرە هیچ دینێکی نییە. دایکە وامەکە دایە 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 جان دایە دایکە بلا خەجیج بلا خەجیج دایکە دایە جان ئای لەدەم چایدە سیرمکە دایە دایکە دایە دایە جان بلا خەجیج هەستا ئەو خودایە دایە. زۆر بیرم کردووە کە چۆن ئەو کێشەیە چارەسەر بکەم. سامانی کوڕم لە ئەوروپا دەژیا. ڕۆژانە قسەم لەگەڵی دەکرد. پێم گوت بە هەر شێوەیەک بێت دەبێ گۆرانی کوڕی خەزیخان بدۆزیتەوە. ئەوە بودۆزیەوە قەنەعەتی پێهیناو کە بگەڕێتەوە بۆ کوردستان چونکە دایکی لە دووری ئەو زۆر پەرێشان بوو. ئیتر گۆران دڵی نەرم و گەڕایەوە کوردستان. هسه سماع هسه ما بصير شو هسه ياكما هسه اللي بيرد والي كانك هسه يلا يلا ناي خويلي بيدي
ولا ناي خواي بين ولا دانش الآرام تانا بيت يا الله بس عملوتو متمزيش كل ده صار بقوا بعد من تبجيبي لا حول ولا قوة إلا بالله بس بابي خو بس كرم آرام وكرم لا تجمع بس بقول ما مصطفى با دوقسي خير بكين بسم الله الرحمن الرحيم بريزان خوشكم ديني إسلام دائما داوي لما دكاتن كمتسامح بين زور راس ما مصطفى بخشن دا لي بردن او دينا بو نوعي زوانا براس بيت امريم أشهد بالله راس لك أبو مصطفى السان غلط دكا هموما معرضين لبو غلط كدن تنها خوا غلطناك او بخوت عند بينن كاك بهروز غلطي كرت انكاري شي كرت خواتي دي كرت لسر او دنيا عقوبة يديها زۆر ڕاستە مامۆستا ئەمن داوای لێبردن لێ دەکەم بەڕاستی ئەمن سوپاس تو دەکەم کە هاتێنا ئەو سوڵعەی بەڕاستی ئەمن خۆم بە شەرمەزاری ئەو عائیلەی دەزانم هەست دەکەم غەدرم لێ کردینە ئێستاکەش ئای بابا مامۆستا دەمەوێت قەرەبیان بکەم خانێکیان لۆ بکرم بەدری خۆیان کە ئەوەی دەست لە سەدادنێن ماری کاملیشیان لۆ بێخمە ناوێ بەس گەردەنم ئازاکەن والله كاكا هيك تومان نار وازمان لبينا ئێمە هیچ شتێکمان لە تۆ نایەت لا خەجشکە ئەو شتەی لێ قبولکە الحەمدولillah خوا زۆری دایە فەقیر نییە بەس ئەمە زاوت کامان لە تو هەیە لە ناخی دڵتەوە گەردەنی ئازاکە بڵکو ئەو برایەم لەو شانە سەری ڕزگاری بێ قوربە سەرێ مامۆستا ئەمە چ لە خان و بەرێ بکەم 10 ساڵە کولی خۆم نەدیتێ 10 ساڵە مەحروم بمەنێ ئەوە قەرەبوویم نەکاتەوە خانی شتیوە خوشی من زاری ئەنگۆ ئەو خانیە وەرگرن ئەوان کرد چارەسەر دەکرێت مامۆستا بە چ چارەسەرە بیتن ئەم 10 ساڵە لەو کوڕێ مەحرومم دوای هاتیتەوە ژنێکی خەیری دینی لۆم نهینایە ئێ کوڕم لۆ هیچ ئیسلام نەبوو تو بیانینی ئەمە وانیان گوتیە خوشی من زارە تۆ خانیە قبول کە ئەویت کە حەل دەبی حەل ڕاست دەکات مامۆستا کوو حەلە بیتن ئەخە من چ لەوەی بکەم ئەوە ملحیدە ئێمە دەبی ئەو دینە جوانەی شانی ئەو ملحدانە بدەین ئەو بێدینانە وردە وردە دێنە سەر ئەو دینە جوانەی زۆر ڕاست دەکەم مامۆستا خەزیزخان دا ئەو گۆژ لە مالی خۆتان وردە وردە ڕەفتاری جوانی لەگە بکەن نوێژی لەبەردەی بکەن کردەوەی چاچی لەگەڵ بکەن با تێبگاتن کە ئەو دینێمە دینەکی گەلە جوانە بەڵکو وردە وردە ئیش دێتە سەر دینەکەیمان دا ئەتو بەزگەردەنی من ئازا بکە بەڵێنت پێ دەدەم مامۆستا بەڵێنتان پێ دەدەم هێری ناردێتمە سەر پیرۆزی دینی ئیسلام ئینشاءالله ئینشاءالله بەزگەردەنم ئازا بکە دا نای خوای بی نای خوای بینە. کوڕی خۆتە لە باوەشی بکە الحەمدولillah یا ربی خدا خوا جەزات بداتەوە مامۆستا خوا خێر بکەیت یا ربی خوا خێری هەموو لاچی بنووسیتن خۆشی من ئێستاش وەرە سە قەنەعەت هەزاران کەس ئەوها هەبووە وردە وردە هاتە سەر ئەو دینە جوانەی ئێستاش مادەم هاتینەوە ئەو هەدیە لێ قبول بکە باشە مامۆستا لە بە خاترین گۆ بارەکە ئەوە گەردەنم ئازاک زۆر باشە کەواتە لە سبەی ڕازووتر نییە لەو شارەی بڕۆنە هەر گەڕەکەچی کامە خانیتان پێ جوانە دەستی لە سەدانن ئەمە لۆتانی دەکڕین غەمی پارەتان نەبی الحەمدولillah خوا زۆری دایە بارك الله بارك الله لنقوش الحمد لله إن شاء الله خواي قورا كتوشي دردو بلايناك آمين يا رب آمين يا أرحم الراحمين سڵاو جەمیلە بەخێر بێ و بەهروز چۆن گیان باشی ئەحواڵت سوپاس دەکەم ئاگام لێ لەوەتی سەرت چاوی تۆشەوان درەنگ دێەوە بڕوا بکە ژنەکە تووشی ئەو برادرانە بووم وازیان لێ نەینام دانیشتی قسەی زۆر خۆشمان کرد ئەلحەمدولillah خوا زۆر شکر ئێ
خەدیج خان ماڵەکەیان بەدڵ بوو کچێ ئەیکو بەدریان نابێ ئەدی بە خۆش لەگەر نەبوو کە خۆشترین خانیم لۆکڕین ئەوەندەیان بەدڵ بوو وازشان لێ ناینم بڕوا بکە هاوکاریان دەکەم بە بەردەوامی قەرەبۆی هەموو شتێکیان دەکەم و بەڕاستی ئەوان زەرەرمەند بووینە. الحەمدولله ئێستا سرت باشتر بووانێ هیچ ئازارێکت نییە. الحەمدولله سوپاس دەخوای سەرم زۆر زۆر باشە ئێستاکە بڕوا بکە ئەو سەرێشەیە فێری کردم غەدر هەر غەدرە چ گەورە بی چ بچووک بی مرۆڤ هەیە کە ئازاری دەدەی لە ناخەوە ئەتوو ئازار دەکێشی شەوان خەوت لێ ناکەوی. الحەمدولله خوایە زۆر شکر. الحەمدولله جەمیلە خانم باش تەشکەت پێ بڵێم. تازە خەیجا تەلەفۆنی کرد وتی سبەی نیوڕانێ لەکنەمە داوەتن. باشە دەستی خۆش بێ. دا توش خۆت عازر کە باشە؟ باشە دەچاو. ئەوە دەچمە خوارێ تەلەفۆنەکەم هەیە باشە؟ باشە بڕۆ.